سڵاو بڵێ سەخان ئەم کاتەوە باش کاکزۆرم بەخێر بێت سپاس دەکەم جەژنیەوەش بە هەمان شێوە زۆر سپاس بەرەمان دووتەکەین بەخێر بن سەرچاو زۆر سپاس مەمنون بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ ئەمڕۆژ لە بەرنامەیەکی تایبەتدا ئەمانەوەی گفتوگۆ لەگەڵ خانمێکی سەلار و سەنجین کچی قیادیەکی کورد و خۆشی هەم سەرکردەیە و دایکی هەم یەکێک بووە لەو ژنە خێرخواز و ماندوونەناس و تێکۆشەرانەی کورد جا ئەمانەوێ بە تەنیشت سیاسەتەوە هەندێک پرسیار لە بەڕێز بڵێ سەرجەبار فەرمان ئەندامی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان بکەین و هاتوینەتە ماڵەکەی بڵێ سەخان سڵاو لێبێ سپاس بۆ میوانداری و ئەو دەرفەتە با یانی زۆر ڕۆتین باسی ئەو بکەین کە لەگەڵ جەژنا چۆنی لەگەڵ جەژنا بێگومان پێش هەموو شتێک جەژنی هەموو لایەک پیرۆز بێت هیوای سەرفرازی و شادی بۆ گشت هاوڵاتیان و گشت موسڵمانان نەخوازم لە ڕاستیە ئێمە وەکو خۆمان لەگەڵ جەژنا ئەو بینەمان نییە بێگومان ئێستا کە من ئەماڵم نەق دەکرێم هەندێک ئەڵێن ئەها وتمان کافرە و مولحیدە و ئەمێ و ئەوەیە و هەندێکی ترەڵێن ئەمە دیسانەوە مزایدەیە ڕەتی ڕەنگە بە خەباتی شاخەوە بێگومان من کە لە دایک بووم تا 5 ساڵ باوکم زیندانی کرابوو بەهۆی ئەوەوە دایکم بە هیچ شێوەیەک جەژنی نەئەگەڕا ینی بیرم نایە ڕۆژێ لە ڕۆژان ئێمە جلی جەژنمان بۆ کردرابێت یاخود پێڵاوی جەژن بەو شێوەی مناڵەکانی تر یا دیاری جەژن لەبەرەوەی دایکم لە خەمی ئەوەیە بووکە هاوسەرەکەی لە سجنە و چۆن بتوانێت ڕۆژگار بگوزارێنێ دواتر کە چووینە شاخیش بە هەمان شێوە لە ئەو کاتە لەکوێ بوون کە خاڵی خۆش بزەوار فەرمان زیندانی بوو ئێمە بیدایەت لە ئاکرێ بووین دایکم لە لادەیەک لە نزیکی ئاکرێ مامۆستا بوو لەوێ لەبەرەوەی لە دوای ئاش بەتاڵ گەڕانەوە دایکم نەفی ئەوێ کرا ئەو کات من تەمەنم 6 مانگان بوو دواتریش هاتین بۆ هەولێر نیشتەجێی هەولێر بووین تا بەس بەناو خانەکەینین تقریبا من تقریبا دایکم بێگومان نەخێر دایک باوکم لەوێ گەورە بوون و بەڵێتی و هەموو ژیانیان بەڵام ئێمە کەم لە خانەقین بووین بەهۆی دەربەدەری و هەڕۆژەی لە شارێک و ڕۆژەی لە وڵاتێک بۆ تۆش قورس نەبوو مناڵی گەورەی عایلەکە بووی وایە ئێمە ڕاهاتوین لەو ئەجواە بێگومان کە دوایەوە باوکم بوو بە پێشمەرگە کە بەر بوو و دایکیشم ئیلتیحاقی کرد بە هەمان شێوە لە لادێکانە ئەو جەژنگێڕانەمان بەو شێوەیە نەبوو بێگومان پیاوەکان ئەڕۆشن و گەرتن ئازادیان لە یەکتریە کردو ئەمریکایە بەڵام بۆ ئێمە وەکو عائیلەی ئێمە ئەو تقوسی جەژنانەمان نەبووە ئەوەی کە بیرت بێ خۆت لەکوێ دۆزیەوە کە فامت کردەوە و ینی ئەو بە مناڵی کەمتر زۆر جار بیتەمێنێ بەڵام کە فامت کرد و گەورە بوویت لەکوێ خۆت بینیەوە ینی چیت بیر دێت کە مەسەلەن لە ناو شاخ و پێشمەرگەیە لە ئەشکەوتا مەسەلەن لێ شارە لەکوێ بوونەوە ئێمە بڵێن چەنەها بەشی ژیانمان هەبووە بەشێکی کە لە مختەفێتی لە ناو شارە بەشێکی لە شاخە لەگەڵ پێشمەرگەیە بەشێکی لە بەرگەڵ و سەرگەڵ و لەو ناوچە ڕزگار بوانەیە بەشێکی بێگومان لە ئێران بەشێکی لە ئەڵمانیا و هەر بەشە و هەر چەند ساڵێکی ژیان و تایبەتمەندی خۆی هەیە و تەسیراتی خۆی لەسەر بوونی من و کەونی من بەجێهێشتووە خۆت کەسایەتیت ڕەنگە مەسەلەن کەسایەتی سیاسەکەت ڕوون و دیارە و ئاشکرای ئیشکردنەکانت مزامیل نیت ڕقی وانە خانەقینی دایمەن وان ئەوترێت گەرمەسێری و خانەقینی دایمەن وشکن ئەو شتانەمان نییە هەوڵم یاوە چەند ساڵێکی زۆرەکە لە سلێمانیم کەوا ئەو خووە جوانە و ئەو تەچە جوانەی سلێمانیەکان وەرگرم کە لە مجامەلەکردن و لە ئیسلوبی قسەکردنیان بەڵام هێشتا زۆرم ماوە ئانا هەلا قسەی بەرامبەری شارڕەکەت ناشاریتەوە سیاسەتی تیان ناکەیت ئەمە لە چیەوە بۆت ماوەتەوە خۆی سروشتی خۆتیان عایلەیان چییە؟ من لەو بڕوایم کەوا ئینسان پێویست ناکات خۆی بشارێتەوە و تەمەلق بکە زۆر جار هەیە دەربڕینەکانم زۆر وشکە و ئەکرێ تۆزێ دیپلۆماسی تر وە سیاسی تر دەری ببڕم بەڵام کە ئەگاتە سەر هەندێک مواقف یا هەندێک شت کێتە پێشەوە تەماشاکی
ئەوەشم نامێنێ سیاسی بوونەکە و تۆزێک دیپلۆماسی بوونەکەشم نامێنێ زۆر ڕقوە چەند مەکتەبت کردو چەند شارت کردو تا مەکتەبت تەواو کردو بڵێ سەخان بەهۆی ئەو چەند مەکتەب زۆر من فترەی یەکەم لە قوتابخانەی شۆڕش خوێنومە فترەیەک لە ماڵەوە دایکم دەرسی پێوتومەتەوە فترەیەک وەکوتم لە هەڵەدن و لە سەرنەوس و لە وەرتێ و لە خانەقا لەو دۆڵە هەمووی لەو قوتابخانانەی ئەوێ خوێنومە پێشمەرگە دەرسی پێوتومەتەوە دوای ئەوە لە ناو شار مختەفی بووم ئەو زەمەنی مختەفێتیەی ناو شارمان فترەیەکی زۆر ناخۆش بوو من و کڵپەی خوشکم بە مختەفێتی لە ماڵان بووین بۆی بتوانین ئیدامە بە خوێندن بین مەکتەبمان زۆرە کرد هەر جارە و لە مەکتەبێک و هەرەوەنەی کە کەشفە بووین مەجبور نەقلی مەکتەبێکی تر و شوێنێکی تر ئەبووین ئەمە بووە هۆی ئەوەی کەوا حتا بۆ فترەیەکی زەمەنی مەجبور بین بڕۆین بۆ بەغدا و لە بەغدا بڕۆم بۆ مەکتەب و ئەو فترە زەمەنی بەغدا بۆ من زۆر قورس بوو زۆر قورس بوو بۆ من و بۆ کەڵپەی خوشکم تەنانەت لە مەسەلەی ناوە کەڵپا وشەی پێ لە عەرەبیە نییە بالضبط ئەبێ بە کەلبە ئەیتر هەموو جارێک ینی کە ئاهاتەوەی وت هاوڕێ و ڕەفیقەکانم پێمەوەڕن و نازانم مەسەلە چییە و ئێمەش بۆمان شەڕح ناکرد مەسەلەکەی چییە کاتی خۆی هەر کە لە دایک بوو دایکم زۆر ئیسراری کرد کە ناوی کەڵپە نەبێت لەبەرەوەی ئەم ئیشکالیەتی بۆ دروستە بێ بەڵام باوکم لەو بڕواایە بوو کە کاتێک کەڵپە گەورە ئەبێ و ئەچێتە زانکۆ کوردستان ڕزگار بووە و زانکۆی خۆمانمان هەیە و کێشەی دروست نابێ بیری لێ بکەیت و بیان ژمێریت مەکتەب ناتوانانی بژمێری ئەوەندەی تاگەیشتە زانکۆ زۆر بێگومان دواتر لە ئێران و دواتر لە ئەڵمانیا تر بە چەند زمانی چی یادگارێکی خۆشت بیدت بڵێ سەخان مەسەلەم لە شاخەوە بۆ خۆی زۆر جارە هەندێک جار هەیە لە کاتی ترسا لە کاتی معاناتە هەندێک جار لە خۆیەوە شتێک ڕوو ئەدا خۆشە یادگارێکە هیچ شتێکەیە لای تۆ مابێتەوە یادگاری خۆش و ناخۆش بێگومان زۆرن و ئەوانەی کە تەسیراتی خۆیانیان بەجێهێشتووە ئەو ڕۆژە کە لە بەرگەڵ و یادی یەکێتیمان ئەکردەوە وتم لەو شوێنەی کە لی وەساوین لە هەمان شوێن ئاهەنگی هاوسەرگیریمان گەڕا بۆ کاک یوسف زۆزانی و خێزانەکەی لەوێ ئەوەم بیرە ئەو کات تەمەنم 11 ساڵ 11 تەمەن ناشکرامە ناو لای من ئاساییە ئیتر لەوێ خەریکی هەڵپەرکێ بوون هەموو ئەجوایەکی زۆر خۆش و ئەمە لەپڕ تیارە هات و لەبەرەوەی بەرگەڵ و لە دۆڵێکایە دڵنی تیارەکە زۆر دڵن ئاەتەوە ئیتر هەریەکە بەلایەکە ڕای کرد و هەریەکە ینی لە خۆشیەوە بوو بە ترس و دڵە ڕاوکێ و ئەوە لای من زۆر ینی هەموو لە قەتاتەکان و هەموو ئەوش زەواجەکەی کاکی زۆزانی هەموویم بیرە هەموو شتەکانیم بیرە کێچی لەبەر بوو کێ لەکوێ بوو هەموویم بیرە هەمووی بیرە چی لەو جەوە فێر بوویت یان بە ئەو بڵێ سەخان دوو کەسایەتی هەبوو و دایک و باوکە هەمومان مەسەلەن بەهۆی ئەوە تەسیرێکی دایک و باوکمان بەسەر زیاتر تۆ چوویتە خەتی دایکت یان باوکت بەس پێما بێ ئەوانیش تا ڕادێک لێک نزیک بوو ئەتوانم بڵێم هەردووکیان پەروەردەی هەردووکیان ئێمە زیاتر دایکم پەروەردەی کردوین بە حکمی ئەو هەموو ساڵی کە دوور بووین لە باوکمەوە بەڵام تەسیراتی هەردووکیان دوو کەسی زۆر نیشتیمان پەروەر زۆر کورت پەروەر دوو کەسی زۆر خۆنەویست لە هەموو ڕۆیەکەوە دایکیشم و باوکیشم چ بۆ هاوکاریکردن دوو کەسی کە بێگومان ئێستا خەڵکانێکی زۆر ئەڵێن وانە بەڵام دوو کەسی زۆر بەبەزەیی ئەمانە هەمووی بڵین پەروەردەی ئەوان تەسیراتی لەسەر ئێمە هەبووە بێگومان بڵێ سەخان لەبەرەوەی کچی جەبار فەرمان و سەبیحە خانە هاتە ناو دنیای سیاسەتیان خۆشت خولیایەکە تێبووی خۆی هەموو جارە پەروەردە تەسیری هەیە لە ماڵا باسی چی ئەکرێ ینی زۆر کات ئەبینی کە دایک و باوک دکتۆرن مناڵەکان یا هەمویان دکتۆر دەرەچن یا هەمویان زۆر دژ دەرەچن یەکێک لەو دوانەیە مەسەلەی سیاسەتیش بە هەمان شێوەیە تۆ کە لە ماڵێکە پەروەردەبی هەموو وەختەکە باسی سیاست بکرێەوە هەموو وەختەکە باسی کوردایەتی بکرێ باسی ئەمانە بکرێ بێگومان تەسیراتی خۆی بەجێ هێڵێ یاوە تا زۆر بەو نەهجا ڕۆی سیاسی یا زۆر دژ ئەبی ولا خێزانەکی ئێمە کە 4 کەس بووین من زیاتر ئەو ڕێگایم هەڵبژاردووە مرتاحیتە نەک زۆر چی لێ سندوتەوە دنیای سیاست مەسەلەن حەز و خولیای ترت چی بوو ئەگەر بۆ نمونە لە سیاست ئایشت نەکردایە
بەداخەوە سیاست بەعام لە هەموو دنیاە ڕەواجێکی ئەوتۆی نییە و ئیمیجێکی باشی نییە بە تایبەتی ئێستا لێرە لە هەرێمی کوردستان و لە عێراقا سیاسی بوون ئیمیجێکی زۆر ناشرینی هەیە و وەکو خۆت وەرناگیری کەس جیاوازی ناکە هەموو سیاسیەکان ئەمن هەموو سیاسیەکان ئەوەن بێ جیاوازی ئەم گشتگیریە کە ئەخرەیتە ناویەوە خۆش نییە. لە کام لە وێستگانەی ژیانت مرتاح بووی وەختێک لە مەکتەب سیاسی بووی ئەندامی ئەنجومەنی نوێنەران بوویت مەسەلەن ئێستا لە مەکتەبی شەهیدانیت ئەکید پلەی تریشتەوە بەڵام ئەمسیانیان زۆر دیار بوون مەسەلە لە کامیان زۆر مرتاح بوویت خۆتت تیابینیوەتەوە؟ من لە هەموویە بە هەمان نەهج ئیشم کردووە یعنی چی لە مەکتەب سیاسی بوو بێ وەچی ئێستای مەکتەبی شەهیدان بوو بێ بە هەمان نەهج ئیشم کردووەکەوە هەوڵ بەم خزمەتی زۆری کادر و هاوڵاتیان و کەسوکاری سەربەرزی شەهیدان بکەم ئەو کاتیشکە لە مەکتەبی سیاسی بووم کە زۆربەی نووسراوەکان ئاهاتن بۆ ئەوێ هەر نەهجی ئیشکردنم بۆ شێوازە بووە. سەبەتەیەک داناوە بڵێ سەخان پڕێتی لە تەسبیح ڕاست ئەوە زۆر زیاتر بوو بەڵام ئیتر زۆر دائیمەن ئەبەن و هیچی تێ ناکەنەوە سەبەتەی جەژنی خۆ ئەڵێ لە حەج هاتیتەوە بەڵام شەتوانن چیرۆکی ئەمە چییە؟ یعنی بۆچی کۆت کردوتەوە؟ وڵی زیاتر کاتی لە حەج دەیتەوە زانی بەڵێ زان ئەڵێ هەڵگراوە ڕاست قەیناتەوە لە بنی نقڵ داینەوە بەڵێ زیاتر کاتی خۆی کە لە شاخ بووین هیچ شتێکی یاریمان نەبوو و من زۆرم پێ ناخۆش بوو کە بە باوکم ئەوترا کوڕی نییە و جەبار فەرمان بەس کچی هەیە و من براکەم لە ئێران دواتر لە دایک بوو بیدایەتکە ئێمە لە شاخ بووین بەس من و کڵپە هەبووین و دواتر دەریا هات ئیتر کە ئەوترا کچی نییە و زۆر جار بە من ئەوترا لەبەرەوەی کەسێکی زۆر هاروهار و ئەمانە بووم تۆ هەڵتەدا و کە لێنە پڕکەیتەوە پێیانەوتمە خۆزگە ئەمیان کوڕ بووە یا ئەمیان لە کوڕ ئەچێ و ناوەکەش بڵێسە هەر زیاتر کوڕانەیە و ئەم شتانە ئەیتر هەڵمەیەوەکو پێشمەرگەکانی تر منیش تەسبیح کۆکەمەوە و تەسبیحم لێ ئەبردن و لەبەرەوەی هیچ شتێکی یاریش نەبوو کە تۆ یاری پێ بکەی لە ژیانما بوو کەڵەم نەبووە من لە ژیانمە بەبووک یاریم نەکردووە لەبەرەوە دایم خەریکی تەسبیح کۆکردنەوە و گۆچان کۆکردنەوە بووم گۆچانم ئەیانوت ئەم گۆچانە ئەمە داری نازانم چیەوەمە داری ئەوەی و ئەمانە تر گۆچان و تەسبیحم کۆوە کردەوە ئەوە لەو کاتۆ ماوەتەوە تراوەی خەریکی کۆکردنەوەم جاری وایە زۆر زۆرە بە سەبەتەکە پڕەبێ و ئەیبەن زۆر باشە لە شاخ جلو بەرجی کوڕانە لەبەر نەکردو مەسەل کە ئەو نەزریان هەبوو بێ بۆت دایمەن منیش و دایکیشم و دایم شەڕوامان لەبەر بوو دایمەن خژمان زۆ کورت بوو ئەو کات ستاری مامم تۆزێک لە حەلاقیە زانی لەگەڵ مەقەڕا پێشمەرگەکان هەمومانیدا ئەنە هەم سەری هەمومانی بەیەکەوە تاشی قژم زۆ کورت بوو و دایم شەڕواڵم لە پێ بوو کەوتنێک لەسەر شاخ کەوتنێک شتێکت بیر بێت بڵێ سەخان چوبی بەسەر شاخی کەوتبیت و لە ڕۆشتنا زۆر ئازاکەم زۆر ئازا بووم ئەو کات لە ڕۆشتنا هیوادارم ئەم قسانە هیچی نەچێتە بابی مزایە دەکردو من هەر جارێک کە باسەکەم زۆر پێم ناخۆشە کاڵن ئەوەیە بەڵام ڕاستێکی وا خۆی دۆخێک دروست بۆ بڵێ سەخا من یارمەتی ئەوە دەم بەسەلەن ئێستا ئەو سەردەمێکی زۆر قرس بووە ئێستا تۆ لە ماڵەکەی خۆ دانیشتوی بە تەلەفۆنەکەیت مۆبایلەکەی دەستێت ئەزانی ڕەفیقەکانت ئەم ڕۆچیان کردو لە ڕێ ئەو چالاکیانەی کە بڵاوی ئەکەنەوە سیارەیە تۆ لەبەر دەرگای خۆت سواری سیارەبی ئەکسەریەتی زەحمەتە گەنجێک مناڵەکەی تۆ یانێکیشتر بڕوا بکاکە خەڵک و هاژیاوە فەرقەکە جەمپێکی تایە ینی جەمپێکی گەورەی تایە لەو قۆناغی شۆڕشۆ بۆ ئێرە بۆیە خەڵک ڕەنگە هەندێک هەر زەکار بڵێ مزادێکی نا ئەوەی کە لە ناوە زەکا بێزانێ قورستریش بەزەبت ئێمە فترەی یەکەمی بیدایەتی دەستپێکی شۆڕش کە مەقەڕەکان بەو شێوازە جێگیر نەبوون و پێویستی ئەکرد هەمووی لە جەولەیە بێ لەگەڵ من و دایکم و باوکم بەردەوام لە جەولەیە بووین لەبەرەوە لە ڕۆشتنادایم زۆر ئازا بووم لە پێش هەمویانەوە ڕامە کرد چکە سووکیش بووم ئیتر لەم لادێ بۆ ئەو لادێ زۆر جار خۆمان حەشارەدا لە شاخ و لە ژێر بەرد و ئەمانەیە هەتا دنیا تاریکە بوو اینجا چوونە ناو لادەکانەوە لەوێ مەسەڵەن بیرمەکە چۆن لەگەڵ پێشمەرگەیە تەوزیع بووین بە ماڵەکانە زۆر جار لە مزگەوت ئەماینەوە لە مزگەوت عادەتەن لەگەڵ دەستەی باوکتا بوو یان مەسەڵەن جیاواز بوون لەگەڵ ئەوانە باشە لەگەڵ
ڕەحمەتی جەوار فەرمانە کەسایەتیی عسکەری دەرەکەێت چەندە وەختێک وەزیریش بوو بەڵام عسکەری دەرەکەوێت لە بابی هوەری و ئەوانەیە دەستی هەبووە مەسەلەن یان باسیەوە کرد کە بە بەزەیی بووە باوکم کەسێک بوو زۆر هوەر دۆست بوو بەشێکی زۆری هوەرمەندانی ئێستا هاوڕای ینی هاوڕێی بوون خۆی چەندەها شعری نووسیوە زۆری حەز بە مۆسیقا بوو و لە سجنا بێگومان ئێستا ئەم لەوحانە ئەمەیان ئەوانە هی دەستی خۆیەتی ئەمانە هەمووی باوکم دروستی کردووە ئەمە لە ڕۆژی هاوسەرگیری دایکم و باوکمان دروستی کردووە 24/8/74 واتە ساڵ دواتر دروستی کردووە بەڵام بە دیاری ئەو ڕۆژە بە یادی ئەو ڕۆژە بە حسابی خۆی ئەوە تۆیت ئەوە منم ئەوە دایکبووی بەدەستە بابوویت ئەوە باوکم خۆیەتی ئەوەش دایکمە بەڵام کتێبێکی بەدەستەوەی چکە دایکم مامۆستاشانی مامۆستایەتی ئەمەی تریان بۆ عید میلادی یەک ساڵەی من دروستی کردووە لە لە زیندان بوو ئەو میکی ماوسە بێگومان عید میلادی یەک ساڵە یەک مۆمە من 25/6/75 لە دایک بوومە لە تەنیشتەوە نووسراوە 1976 واتە ساڵێک دوای ئەوە کە لە زیندان بۆ عید میلادی یەک ساڵم ئەو بە کوردی جەژنت پیرۆز بێت بڵێسا لە تەنیشتەوە تایبەت بۆ تۆ کردوێت ئەمە هین بۆ من تایبەت بوو هەر هەمان چوارچێوە و هەر خۆیەتی ئەم دووێنەیە زۆر دەردەسەریمان پێوە بینی بۆ ئەوەی بیپارێزین بۆی هیچی لێنێت ئیتر لەوانەیە 100 ماڵیان کردبێ لە 100 جار لە ژەرخاکە شاردرابێتنەوە لەبەرەوە بۆ من گرنگی زۆر تایبەتیانەیە هەردووکی شتی تر چی هەیە مەسەلە ئەو قوتوانی ئەوەی دروست کردووە ئیزن بێت تۆزێ بجۆڵێن بۆمان باسکەیت باشە بڵێ سەخان لەوێ باسی ئەو تابلۆیانت کرد چی تری دەستی هەیە کە لە سزنە ڕەحمەتی جەوار فەرمان دروستی کردبێت وەکو یادگاری لات مابێتەوە بێگومان ئەو کە لە سژن بووە و هەر جارێک گوسوێتی دیاریەک بیا بە دایکم و نەیتوانیوە ئەم شتانەی بۆ دروست کردەوە بۆ نمونە ئەمە ساڵی 76 دروستی کردووە بەختێکی باش جانپایەکە لەسەری نووسراوە گوتلاک و ئس بۆ سەبیحا و جی بۆ جەبار و ئەمە کە لەسەری نووسراوە 28/3/7 ڕۆژەیە کە باوکم بڵێن خۆشەویستی خۆی بۆ دایکم دەربڕیوە لەو ڕۆژەیە ئەم ڕۆژە لە 28 بێگومان هەردووکیان خەڵکی خانەقین بوونە بەڵام دایکم لە بەغدا لە مستەنسریە خوێنوێتی و باوکم لە جامعی بەغدا بووە بەڵام بەهۆی کوردایەتیەوە لە زۆر بڵێن کۆبوونەوەکانی کۆمەڵی ڕەنجدەرانە پێکەوە بوون ئەو کات شبه دڵداریەکە بووە نادڵداریان هەبوو 4 ساڵ 5 ساڵ دڵداریان کردووە دواتر ئیتر ئەمە یەکێک لەوانە 28/3/7 لەسەری نووسیوە ساڵی ڕۆژە بکە پێی وتویان بەڵێ وام بۆم باس کراوە ئەمەش هەر بە هەمان شێوەیە هەر شتێکی کە بۆ دروست کردووە پیتی ئەوەڵی خۆی و پیتی ئەوەڵی دایکمی لەسەر نووسیوە هەمیشەش ناوی ئەوی پێشوەستەوە بێگومان ئیتر ئەمەش بە هەمان شێوەما قوتوویەکی زۆر جوانە ئەو دروستی کردووە ئەوە خۆی هەر لە سزنا دروست کردووە هەموو ئەمانە لە سژن دروست کراون بەڵێ خانوویەکی بۆ من دروست کردبوو زۆر گەورە بوو لە شقاتە بەڵام ئەو خانووە بەداخەوە نەمانتوانی احتیفازی پێوە بکەین وەکو وتم ئەم شتانە هەمووی ئەو ناسکتر بووە لەو شتانە بە سیکۆتین و بە شقاتە و بە چیلکەی ئایسکرێم و ئەو کات مۆتایان پێوە چیلکەی مۆتە و ئەمانە دروستی کردبوو ئەوانەش هەر لەوێ دروست کراوە ئەوانە شەرمەلوان ئەمانە عشقێکی لە پشت بووە کی دوانی بڵێ سەخان هەموو ئەمانە بڵێن بۆ من و دایکم دروست کراونەوە کات بەس منیان هەبوو ئەوی بۆ تۆ دروست کرابێ عشقی بەرهەمی عشقەکەیە حتمەن ئەوەی تریشیان بۆ ئەو عشق و ئەو وعد و بەڵێنانە بۆ تاخیریش هەروامانەوە وایە هەرچەندە بە دەردەسەری زۆر هاتێپەڕی زۆر بە ناخۆشی زۆرە و بە تەنگ و تەمەژەی زۆر هاتێپەڕیون بەڵام دوو کەسی زۆر جوان بوون هەردووکیان باشە خۆت چیت وەرگرتووە لەو هونەر و
لەو سەلیقە و لەوانە بڵێ سەخان کەم زۆر کەم چی بۆ کچەکان تەکەی مەسەلەن ئەوەی کە هەیە ڕۆتیناتی پەروەردەوانە نا مەسەلەن ڕێگەیەک مە حەزمە کرد زۆر کچەکانم زۆر هونەر دۆست بن زۆر زیاتر بایەخ بە شتانە بن بەڵام بەهۆی دنیای تەکنەلۆژیای ئێستاوە کەم مناڵ محتەمە بە خۆتشت دروستکردن یا دەستی هوەری و ئەمانە بەداخەوە نە ئەوان نە من ئەو سەلیقە جوانەمان نییە. جا تۆ لە بەرنامەکە کە ئێمە تەکلیفی بەرنامەکەمانێ کردی وتت من حەزەکەم تۆزێ زوو بێن بۆی من دۆڵمەتان بۆ بکەم مەڵێن زۆر کافانی زۆر دەست ڕەنجیری لە خواردنەوە وەڵی بە هیچ شێوەیەک من بەداخەوە خواردن خۆم زەوقم نییە بۆ خواردن دروستکردن وە بەجددی مناڵی ئێستاش وەکوتم من دوو کچم هەیە کچەکانم ماشەڵا گەورن هەردووکیان ئەوەنەی حەزیان لە خواردنی سەریع و فاستفودە دانانیشن بە دیارەوە ئەگینا هەر کەسێک خولیای هەر شتێکی بێسە زۆر ئاسانە لە یوتیوب لۆی بێ هەر شتێکت بێت فێرەبی ئاسان بەڵامی تر زیاتر بەس خواردنی سەریع دروستکردنی خواردنێک کە زۆر کاتی نەوێت و زۆر کات لە دەرەوە داوایەکەین دەلێڤەری باشە خواردنی زۆر خۆش هەیە چیتانەوێت لە خزمەتام دەلێڤەری هەموو شتێک حەزەکەی سەر و پێتان بە دەلێڤەری بۆ داواگەین لەگەڵ ئاراماتوانین داوەتان کە بۆ ێوارە بەڵام لێرە ئەیسر ڕاستیەکەیەوە من لە خواردنا باش نیم ڕۆتیناتی ژیان چۆنیە مەسەلەن ڕۆژانە چۆن منەوەم بە دابنێم مثلەن لە حستان لە خەوە پلان و بەرنامەکانت ئەکید بەڕێزت مەسوولی شوێنێکی هەستیاری حساسیت ڕۆتیناتی ژیانت چۆنە مەسەلەن زیاتر کە ئەچم بۆ دەوام بێگومان هەموو کاتەکەم لەوەیە زیاتر و هەوڵێم ئەوەنی کە پێم بکرێت لەوێ هەم تەرکیزم هەم یانی بتوانم بە هەموو شێوازێک هاوکاری بکەم ئێمە ئێستا بەرنامەکانمان بەو شێوازەیە کە زۆر لە جەولەیان و زۆر لە گەڕانین و پێم باشەکەوە لە نزیکەوە سەردانی تاک بە تاکی خێزانە شەهیدەکان بکەین ئەلبەتا چینە هەر شوێنێک ئێماڵین ئەو ماڵانەمان بۆ دەستنیشانکەن کە نەخۆشیان هەیە کە تەعزیەیان هەیە کە زویرن لە یەکێتی کە ئێمە بزانین هۆکاری زیوربوونیان چییە کە بتوانین بە شێوازێک لە شێوازەکان بڵیان بینەوە واتە بۆ هەموو ماڵێک ئەو سێ فەکتەرەمان ئەرکەکەت یان هاندانێکی شێ لە ناخی خۆتە بۆکو ئەرکەکە چاڵێ با بڕۆم ئەرچی مەکتەبەکەم جێبەجێکەم یاخود خۆشت حەزەکەی هەستەکەی بەسەلەن لە ناو حزبێکای کە ڕووبارە خوێنی شەهید و قوربانی خۆت لە شاخ بوویت ئەوانەی تایە حقی ئەوەی خەڵک بەسەر بکەیتەوە مەسەلەن من ناو پەیجەکە تاگەڕێم ڕۆژێک لە بەردەڕەشی ڕۆژێک لە ڕوانز و سۆران و باڵەکات ڕۆژێک لە کفری و کەلاری ڕۆژێک لە ڕانی لە هەولێری ئەو ناوچانە هەیە تایبەت لەبەرەوەی ئەمە وەکو ئەرچی مەکتەبەکە سیرەکە یان لە ناخی خۆشتاتیان بەدەر لەوەش من هەر بەو شێوازە بەڵام زۆر احتیماممان بە میدیانەوە ئەگینا من دایم هەمیشە لە ناو خەڵکا بوومە چ زەمەنی پەرلەمەنتاری وەچ پێش و تریش بە هەمان شێوە بەڵام ئەو ئێستا بەهۆی سۆشیال میدیای زیاترەوە ئەو هەموو بەرنامە بەس لە تەلەفۆن وەڵامدانەوەی خراپی زۆر ئەو گلەیەم زۆر لێ ئەکرێت ئەو گلەیەم زۆر لێ ئەکرێت تەلیفۆنەکەم دایمەن سایلەنتە تەلیفۆنێکی ئەجگار زۆرم بۆیە و هەمیشە وتومە لە هەموو شوێنەکانە تکایە نامەم بۆ بنێرن بە نامە جوابتانەیەمەوە بەڵام تەلیفۆن هەڵگرتن و جوابانەوە من سرم پێیەشێت تووشی سۆدا حاڵەتێکی تەندروستیە تووشی سۆدا ناتوانم بە هیچ شێوەیەک ینی حتا هەوڵمیە ئەوەی کە ئیکەنە گوێیان بۆ هیچ فۆنانە بەوەش هەرسەری نەگرت لەبەرەوە هەموو جارێ ئەڵێم بە نامەی سەوتی بە نووسین بۆم بنووسن لە خزمەتام هەر کات بێت بەڵام تەلیفۆن زۆر زۆر لێ ئەکرێ چەند لێ یەکەیە کە دایمەن لێم ئەکرێ کە یەکێک لەوانە تەلیفۆن هەڵنەگرتنە یەکێکی تری لەو بابەتانی کە ئێستا زۆر جار لە کۆمنتەکانایی خوێنمەوە پێمەڵێن تۆ ئەچیت بۆ ماڵان یا ئەچی بۆ لای خەڵک ئەمانە قاچە سەر قاچ دانیشی من تێناگەم قاچە سەر قاچ دانیشتن عادەتەن ئینسانەکان وا دانیشن بە ژێرە زۆریان من لە مەفهومی ئەوە تێناگەم لەوانەیە هەندێک شتی هەبێت کەوا کاریگەری ئەو ساڵە زۆرانەی ئەوروپا ژیانم لەوێ کاریگەری هەبوو بێ لەسرم لەبەرەوەی من بە هیچ وەکات ئەوە بە بێڕێزی نایبینم بەڵام ئەو ڕخنەیەم لێگیرێ هەندێک جار ڕخنم لێگیری ئەڵێت تۆ ڕێ بۆم سەردانی ماڵەشی دەکانێکی کەچی پێەکەنی کاتیانی تەلەفۆن و بابەتانە پەیوەندی بە هەندێک بە سەحەتەوەیەوەی تریشیان پەیوەندی بە
شتێکەوەی کولتوری خۆتە بەڵام مەسەلەی پێکەنینەوەوانە طبعا ئێمەنی خۆ هەموو ڕۆژێک ئەو کەسە دڵی بریندارە ڕۆژە برینەکەی ناکولێنیتەوە چیت بۆ دەرکەوتووەکە ئەچیتە لای دایکە شەهیدێک لای باوکە شەهیدێک لای خێزانی مناڵەکانی چیت بۆ دەرکەوتە لە ناو حزبی خۆتە هەمویان ئەوانەی کە ئێمە سەردانمان کردوون زۆر پەرۆشن بۆ یەکێتی زۆر پەرۆشن بۆ حزبەکەیان و خۆشەویستیەکی ئەجگار زۆریان بۆ حزبەکەیان هەیە حتا ئەوانەی کە نەوعان ماعاجز بوون و زویر بوون و ئەمانە بەڵام خۆشەویستی لە خۆشەویستیایە گلەییەکانیان ئەو ناڕزایەتیان هەر لە خۆشەویستیایە و کەسانێکن کە ئەو پەڕی هەر خۆشەویستی خۆیان بەخشیوە هەرچێکیان بۆ بکرێ هەرکەمە و زۆر دڵخۆش ئەبن تەنیا بەس بەسەردانیکردنیان خەڵکانێکی زۆر جوان زۆر سادە زۆر دڵپاک کە تەنیا بەس بەوەی کە تۆ سەردانیان ئەەکەی دڵخۆشە بن و هیچی تریان ناوێ تۆ ئەو فترەی لە شاخ بوو یەکیت مەسەلەن حەزت لە ژینگە و سروشت و ئەوانێ وایە لە ماڵەکەی خۆشتاوە هەیە جا حەزەکەین ئێمە ئەگەر ئیسن لەسەر بێ ئەچین لە بەشێکی تری بەرنامەکەمان لەوێ گفتوگۆکەین فترەی کەوم هەبوو کەوتەوە کەوەکە دایکی ڕاوکرابوو بڵێم دایکی پێڵەن ڕاوکرابوو ئیتر بێچوەکەیان بۆ من هێنا بوو ئەبواە بەخێریکەم و گەورەیکەم زۆر جوان بوو گەورەم کردو ئەمانە بەڵامتر فڕین فێر نەبوو نێتوانی بفڕێ هەر بە عەرزە بە دووە مەڕایە کرد ینی ئەو خولیات هەیە ئێستا زیاتر سەگێکم هەیە تر لەگەڵ سەگەکەمان زیاتر بێگومان ئەوەش بەشێکە لە هەوڵەیەم ببێتە بەشێک لە مەکتەبەکە ئێمە بەشی تێکۆشەرانمان هەیە و بەشی تێکۆشەرانمان ئەمانەوە تعریفەی تازەی بۆ بکەین کێن ئەوانەی کە تعریفەی تێکۆشەر وشەی تێکۆشەر ئەتوانرێ پێیان بوترێ ئەوەی کە لە بواری ژینگەیە تێئەکۆشێ ئەتوانێت ببە تێکۆشەر ناو بهێنرێ ئەوەی لە بواری مافی مرۆڤ تێکۆشێ ئەتوانێت بە تێکۆشەر ناو بهێنرێ ئەمانە هەمووی ئەساسیاتی حیزبی سۆشیال دیموکراتن و لە پرۆگرامی یەکێتیە هاتوون مافی مرۆڤ و ژینگە بۆیە ئێمەش لە بەشی تێکۆشەرانمان دۆسیەیەکمان کردوتەوە بۆ دۆسی ژینگە پاراستنی ژینگە بەتەماین لە ئایندەیە کۆڕ و سیمیناری زۆر بکەین لەو بارەیە کە چۆن ژینگەی کوردستان لە باخەکەت باسی ژینگاکەێت بفەرموویت. بڵێ سەخان ئێمە باسی ژینگەمان کرد باسیەوەت کرد کە پرۆژەیەکتانی شێکتانێتانەوێ ئەو تێکۆشەرانە و خەڵکانی گرنگجی بە ژینگەشە دەنەوەش بخەنە ناو مەکتەبی تێکۆشەران بیرۆکەی بەڕاستی کە ژینگە لە ئێستا لە هەموو جیهان مەوزوعە بابەتێکی گرنگە خۆت سەرۆکارە لەگەڵاتیە مەسەڵەن دایرێکت لەگەڵیە بەڵێ بێگومان من وەکو خۆم زراعەم تەواو کردووە لە ئەڵمانیا دواتر ویستم ماجیستێرەکەم حەزمە کرد لە بواری غاباتا بێ بەڵامەوە بوو نەگونجا لەبەرەوە ماجیستێرەکەم لە اقتصادی زراعیە بەڵام وەکو بەکەلۆریۆسم زراعە و زۆرم حەز لە سەوزاییە زۆرم بەشی زۆری کاتەکەم لێرە لە حەدیقە بەشت بەسەرەبم لە باخچەکەمە چ بە چاندن و ئاگداری و ئاودان و ئەم شتانە بێت خۆت دارت زۆر جار مشارەگرم بەدەستمەوەی تر خەریکی بڕینەوەی ئەم شتانە و ڕێکخستنیان و ئەمە خەریکی ئێرە بم زۆر و زۆربەی کات کە خەریکی خوێندنەوەشم هەر لێرە خۆت دارەکانە چێنی خۆشت باخەوانیانیت زۆربەی کات هەندێک جار چاندنەکەی تۆزە قورساوە چاڵەکەنینەکەی هاوکاری مەکەن بەڵام زۆربەی کات بڵێ و ئێستا دارێکی زۆرمان چاندووە لێرە متابعەشیانەکەیت بۆ گەورە بوون بێگومان بەس ئەوەی زۆ قورسا بنیانی زۆر جار تازە چەند جار تووشی کێشەی بێئایی بووینەتەوە ئەم گردی علی ناجی تا ئێستا 3 جار سوتاوە بەوەی کەم تەرخەمیەوە کە جگەرە فڕێن لەبەرەوە خۆم زۆر چاودێری ئەەکەم چ لە سەوزکردنی چ لەوەی کەەوە ئاگدار بم جارێکی تر نەسووتێتەوە
لە زۆر شوێنی تریشە کە هەمیشە لە هەوڵی سەوزکردنین چ لە گەرمیان لە خانەقین لەو مەناتیقانە بە هەمان شێوە لێرە باخچەیەک هەیە بە ناوی باوکمەوە دایمەن لە هەوڵی جوانکردن و سەوزکردنی زیاتریین وەوەکوتم مەلافێکی تایبەت لە مەکتێبی شەهیدان و تێکۆشان کە دارەکانە بینی گەورە بوون چاستێکت هەیە زۆر جوانن بەس ناخۆشیەکەیەوەیە کە لە پڕ نەخۆشەکەون و نازانی چێ مەسەلا ئەوەی زۆر ناخۆش ئەو سەدا و دەردانە زۆر پێیا بووە بۆ زۆر مشکلایە ئیتر زیاتر حەزم کە لایەن سەیرە لە کاکتۆسە لەمانەی کە بڵێ لەو دڕکانە چەنەها جۆری هەیە شتێکی جوانە کە تۆی بینی گوڵێکی زەردی زۆر جوان و زۆر ناسک ئەکا لە کاتێکە خۆی بەو شێوازە پڕ دڕکە کە ناتوانانی دەستی ئەوە ینی دووشتی زۆر مخالفەیەکی زۆر جوانە لەوە زۆر حەزلیانە ئێو باسی خوێنەوەت کرد چێ خوێنیتەوە لە سەخان من زیاتر تابعی چیت مەسەلا کندڵم هەیە واتە کەوەکو ئایپێدا توانی کتێبی لەسەر داونلۆدکەی لە کندڵە مەجموعە کتێبی ئجگار زۆرم هەیە و دائیمەن ئەپدەیتێکەوە کتێب دابەزێنی واتە مەجبور نیت ئیلا کتێبەکە لە بازاڕابێ و دەست ئەکەوێ و دەست ناکێ و بتوانی بیکڕێ زەبەت دابەزێنیتە سەر ئەو جیهازی کندڵە عەرەبی زۆرە خوێنمەوە ئەڵمانی کوردی بەڵام یەکێکم لەوانەی کە ئەوە نیم کە بڵێ بەس یەک کتێبم بەدەستەوە بێ و ئەو کتێبە بیخوێنمەوە تا تەواو بێ دائیمەن سێ کتێب چوار کتێبم بەدەستەوەیە چوار مەلەفەکەیتەوە بەپێی حەسەب میزاجم بەپێی میزاجەکەم ئەو کتێبە ئەخوێنمەوە واتە بۆ نمونە میزاجم زۆر هیلاکە و زۆر ماندووم و ئەمانە کتێبێکی ئاسان ڕۆمانێکی ئاسان ئەخوێنمەوە کە دوورم خاتەوە لە ئێستای خۆم بمباتە ناو ڕۆمانەکەەوە کە بتەوێ بۆ نمونە زانیاری زیاتر پیاکەیەوە بێگومان کتێبی فەلسەفە سیاسە مێژوو ئەمە ئەخوێنیەوە لەبەرەوە حەسەب میزاجم بەیانی کتێبێکە وە شەو کاتێکی ترە وەرزش لەگەڵ وەرزشا چۆنی زۆر حەزەکەم سەیریکەم سەیریکەی نەک بیکەیت زۆر حەزەکەم سەیریکەم نا بۆ وەرزشکردن زۆر تەواوم وەگەوە بڵێ ڕۆژی 2 ساعتە ڕۆم بەڵام بە سیارە بەزەبت بەر بەو شێوەشە هەم جیازم زۆرە لە ماڵەوە هەموویم کڕیوە و دامناوە ئینشاڵڵا ڕۆژە دەست پێەکەم ئینشاءڵڵا بەڵام ئەوەی کە خۆم حەزم لێبێت زۆرم حەز لە مەلەیە مەلا و زۆر جار لەگەڵ مناڵەکانە ئەڕۆین بۆ دوکان لە دوکان مەلا ئەکەین ئەوانی شوەکو من مەلەوانی زۆر باشن بەڵام غەیری ئەوە تەمەڵم باشە ینی لە سیرکردنە سەیری ینی هاندەری کوێیت دایمەن هەندەری ئەوم کە لە دۆڕانایە چۆن ئەنی ئەوە نییە تیپێکت هەبێ و هاندەری نا ئەگاتە کەسی ئاسیا کەسی ئەوروپا کەسی عالم ئەپرسم کێ لە هەمووی داماوترا ئیترە بم بە موشەجای ئەو بۆ مەسەل لەسەر ریال و بەرشەیاری بکەن چێ گۆڵی لێکرابێ ئەو کێ وەزعی خراپە ئەچمە سەرەوە خەفەتە دەیتە خۆت و خۆت بەس کاشی بنەوەی ترەها دیانی وەکو مفاجئەیە جاری وایە بنەوە زۆر باشە لەمە جالی خێرخوازیە سەبیحە خان ڕۆڵی هەبوو دایکت تا چەند ئەو ڕیتم و ڕێگایەت گرت بێگومان ئێمە ساڵانێکی زۆر پێش ئێستا فەرمان فاوندیشنمان دروست کردووە لەگەڵ ڕێگەی فەرمان فاوندیشنەوە چەنەها چالاکی خێرخوازیمان هەبوو بە تایبەتی ئەو کاتێک کە شەڕی داعش بوو و هاوارەکان کە هاتن نازحین هاوکاری زۆرمان بۆ ئەبردن بۆ خانەقین بە تایبەتی لە خانەقین بوون لە گەرمیان بوون لە شوێنەکانی تر لە ڕێگای فەرمان فاوندیشنەوە دایکم زۆری حەز بە هاوکاریکردن بوو دائیمەن معاشەکەی کە وەری ئەگرت ڕێک ئەڕۆشت بۆ خەستەخانەی هیوا و هەموو ئەوان دکتۆرەکانی ئەوێ شاهدی ئەوێ ئەیەن لەوێ دائنیشت و ئیتر ڕاستچێتەکانی لە خەڵکەکان وەرەگرت ئەوەی کە کەم دەرامەت وایە و دەرمانی بۆکڕین ئیشی خێرخوازی زۆری کرد ئەوەی کە ئێستا لێرە لە سلێمانیە بۆ نمونە خانەی بێسەرپەرشتیارانی ڕەوەندە کە کۆمەڵێ مناڵی زۆری بێسەرپەرشتیاری تایە لە سفری بۆ لایەن و تابعات کردووە بەڵێ لە تەمەنی سفرەوە تا تەمەنی 4 ساڵ 5 ساڵی لەو خانەیەیان و مەساتی زۆری تایە چیرۆکی زۆر تراژیدیای تایە ئەو مناڵانە بەشێکیان فڕێدراون بەشێکیان دایک و باوکیان نایانەوێن
بەڵام شوێنێکی زۆر جوانیان هەیە دائیمەن لە جەژنا خەڵک زۆرەچێ بۆ لایەن ئێمە زۆر جار پاسمان بۆ گرتوون ئەوانەی کە هی ئەوەن بیان بتوانانی بیان بیتە دەرەوە ئەیان بینە دەرەوە بۆ شوێنی تەرفێهیەکان جۆلانە و ئەم شتانە سوار بن دایکم لەو مەجالەیە زۆر ئەکتیڤ بوو بێگومان بە هاوکاری ئێمەش و هاوکاریمانە کرد ئەوەی کە بتوانین عادەتەن ئەو فەلسفەی هەبووکەوە دەستێک هاوکاریەکە بە دەستەکەی تر پێی نەزانێ لە دینی ئیسلامی شاروایە بەڵام هەندێک جار باسکردن بۆ هاندانیش باشە بێگومان بەڵام زۆرێک لەو ئیشانەی کە کردوێتی لە هەڵکەنینی بیر لەو دی و سیروانەوە ئیتر بەرەو خانەقین پرۆژەی زۆری هەبوو پرۆژەی بچووک تا تقریبان 8 دانە بەس خانووی کڕیوە بێگومان خانوەکان ئەو خانوە گرانانە نین و خانووی کەسەکان بوون بەڵام کەسێک لە کرێتی خۆت چی تا چەند ئەو ڕێچکێت گرتەوە کوتم بە هەمان شێوە بێگومان کە دایکم ئێمەش ڕێکدانەوەی لەسەر ئێمەش هەبەوە دایکم بە تەنیاوەی ناکرد بە پشگیری ئێمە هەرسێکمان بوو من و کەڵپە و دەریا چی شتێک زۆر چێژی لێ بینی لەو ئیشانەی کە هاتە لە بەردەستا لە ژیانی ڕۆژانە تا لە خوێندنەوە و بۆ کاری سیاسی بۆ سەردانیەکان بۆ دانیشتن لەگەڵ دۆست و ڕەفیقەکانت چکە ماشەڵڵا زۆر کۆمەڵایەتی بڵێ سەخان ئەوە تعلیقە لەبەرەوەی پێشەوە وتم من کەسێکی زۆر کۆمەڵایەتی ئەمە پرسیاری کەسێکی زۆر کۆمەڵایەتی نیم و ژمارەیەکی کەم هاوڕێ و دۆستم هەیە و ژمارەیەکی کەم خزمە کەس و کار لەو دائیرە مەحدودە کەم ئەژمە دەرەوە زیاتر لەو سێکتەرانێ بە بچووک و گەورە و ئیشیان تاکە لە چیا زۆر چێژی لێبینی ئەو ڕۆژەکەی کە ئاسوودەکانی خۆم زیاتر دانیشتنە لێرە لە باخچەکەم بە کوپێ قاوە و ئیتر کەندڵەکەم و خەریکی خوێندنەوە و من زیاتر چێژ لە تەنهایی ئەبینم تاوەک لەوەی لە ناو خەڵکابی و هەموو جارێکی شەواڵێمەوەڵە من گەشتکەم زۆر حساسە دڵنی بەرز هیلاک مەکە ئەوە یەکێک بوو لە کێشەکانی کە لە بەغدا لە پەرلەمانە هەم بوو عەرەب بە حاڵ هاوارەکەن زۆر ئیتر هەرەوەنی کە هاواریانە کرد منە چوومە دووەوە مشکلە بۆ دروست زیاتر تەنهایی هودوو دانیشتن پەیوەندیت لەگەڵ سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستانە چۆنە؟ بێگومان کاک بافڵ پیاوێکە جێگەی ڕێز و تەقدیر و خۆشەویستی هەمووانە و بەو ئینجازاتایی کە ئێستا کردوویەتی بە یەکخستنەوەی یەکێتی و بە ئاراستەکردنی یەکێتی بەو هێزەی کە ئێستا هەیە هەمووی جێگای ئەو پەڕی ڕێز و تەقدیرە ئێمە لەگەڵ ماڵی مامجەلالە بڵێن خێزانیان لە کۆنەوە تێکەڵیەکی تایبەتمان هەبووە باوکم لەگەڵ هێرۆخانە پێکەوە خولیایی گوڵ و سەوزاییان هەبوو دایم لەبەرەوە ینی لە زۆر مەتافی ژیانە لە کۆنەوەی یەکتریمان ناسیوە بۆ من بێژگەلەوەی کە سەرۆکی یەکێتی و سەرۆکی منە برایەکی گەورە و خۆشەویستە علاقاتان باشە مەسەن ئەو علاقاتە کۆمەڵاتی هەر پەرەتان پێداوە تا ئێستا ماوە و ئینشاڵڵا هەر بەردەوامیشە بێ لەگەڵ کاقوبادا چی مەسەلەن کاخوبات بە حکمیەوەی کە لە هەولێرە کەمتری ئەیبینم کەمتر بەرپرسیارەتیەکەی ئەو لە حکوومەتایە و بەرپرسیارەتیەکەی من بە حکمیەوەی کە لە حیزبایە زیاتر لەگەڵ کاک بافڵایە وەکلەوەی لەگەڵ کاقوبادا بێ و خەتەکەش زیاتر عسکەرێتەوە لەوانەیە ڕنگدانەوەی ئەوشی لەسەردا باشە هەرچەندە بەرنامەکەیمە بە تەنش سیاستەوەی حەزەکە یەکێتی چیتر بکات بۆ ئەوەی با زۆر نەچینە دیتەڵی سیاستەوە بەڵام مەسەلەن بۆ ئەوی ئەها کە خەڵکێک ئەبینی کە سوکاری شەهیدێک ئەبینی یەکێک دێتە مەکتەبەکە مەکتەبی ئێوە مەسەلەن حەزەکە یەکێتی چیتر بکات مەسەل حتا بۆ ژینگە بۆ خزمەت گوزاری خەڵک خەونی تۆ بۆ ئەو حزبە چییە؟ بێگومان ئێمە وەکو یەکێتیە بە زیاتر هەڵبین لە ڕێگەی پەرلەمانەوە زۆرێک لە یاساکان هەموار بکەینەوە و هەندێک هەیە ئەسڵەن یاسای بۆ دەرنەچووە یاسای بۆ دەربچێنێت لە ڕێگەی پەرلەمانەوە ئەتوانین خزمەتێکی زۆری کەیسی شەهیدان بکەین و کەیسی جەنۆساید بکەین ئێمە چۆن بتوانین ئەم کەیسە بە جیهان بناسێنین من زۆر لام گرنگە ناوی وشەی ئەنفال ئەگەر ڕێگەم بن ئەوە لێرەوە ڕاست بکەمەوە فترەیەک پێش ئێستا من
ڤۆیسێکم لە گروپێکا دانابوو کە ڕۆشتەوە بە هەڵە ڕۆشتە من هەمیشە لەو بڕواایەم کە ئەنفال هەڵەبجە شنگال جێنۆسایدی فەیلیەکان جێنۆسایدی بەرزانیەکان ئەمانە هەمووی جێنۆسایدی گەلی کوردن کەس بۆ نمونە کاکزانە ئەنفال کراوە نەک لە بەرەوەی زانایە ئەنفال کراوە لە بەرەوەی کووردە واتە ئەمە کەیسێکی قەزیەیەکی نەتەوەییە بەڵام زۆرێک هەوڵێن ئەمانە ئەم قەزیە گەورانە بچووک بکەنەوە بە حیزبی بکەن بە شەخسانەی بکەن تەنانەت چووکتریشی بکەنەوە هەوڵێکی زۆر لە ئارایە بۆ نمونە هەڵەبجە بە جێنۆساید نەناسرەیە بەڵکو بوترێ تاوانی جەنگ بووە هەوڵێکی زۆر لە ئارایە وشەی ئەنفال نەمێنێ هەر بوترێ جێنۆساید و تەواو بەڵام ئێمە لەو بڕواایان کە ئەبێ ئەنفال وشەی ئەنفال بایەخی زۆر پێ بدرێ و بە یاسا ڕێک بخرێ کە بۆچی ئەبێ بەکار بهێنرێ بۆ نمونە سیارەیەک خۆی کێشە بە کۆمەڵێک مەڕوو بزن و ئەمانەیە جارێک لە فەیسبوک نووسرا بوو وەڵا نازانم چی ئەنفال کرا وشەی ئەنفال ئەبێت تەنها بۆ ئەو مەرامە بۆ ئەو جێنۆسایدە بەکار بهێنرێ نابێ بۆ شتی تر ئەمە ئەبێ بە یاسا نابێ کەسیش خۆی بەخاونی ئەو قەزێ بزانێ هەموو کوردی فاعیل بکات مەبەستەکەم لەوە بوو کە ئەمە وابەستە نیە تەنیا بەفی ئەیەکەوە ئەمە هی تەمامی گەلی کووردە نابێ بە شەخسەنە بکرێ مەلەفاتی جیاواز هەیە بۆ نمونە زۆر خزمەت نەکراون بە ئەندازەی پێویست قەرەبوو نەکراونەتەوە تعین نەکراون ئەمانە هەمووی مەلەفاتە مافی خۆیانە لە جێ خۆیەتی بەڵام یادکردنەوەی ئەنفال یادکردنی هەڵەبجە یادکردنەوەی شنگال کارەساتی شنگال ئەمانە بەجیایە و ئەمە هی هەموو گەلی کووردە هەموو خاوەندارەتی لێ بکات تێکەڵ بکرێ و ئەمە مەبەستەکەی من بووە و لە زۆرێک لە چاوپێکەوتنەکانە هەمیشە وتومە کە ئەمە نابێ بە شەخسەنە نابێ بە حیزبی بکرێ ئێمە بێ لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی پەرلەمانەوە خزمەتی زیاتری ئەمفیانە بکەین و داخوازیم لە یەکێتی و لە پەرلەمانی ئایندە و فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانە ئەوەیەکەوە بەشێکی زۆری ئەم یاسایانە بێگومان بە هەمانگی لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوانی کە لەو مەجالەیە ئیشەکەن پرۆپۆزلی باش پرۆژەی باش تەقدیم بکەین بۆی بتوانین لە بەرژەوەندی توانین تاە تا ڕادێکی زۆر ئەوانە بخەنە سەرسکە و دۆسیە ئامادە بن هەم لە ڕووی قانونیەوە هەم لە ڕووی مەسەن بە کادیمە بوونەوە ئیشی لەسەر بکرێ نەکۆک و تێڕواینیی پێشووتری حزبی وەکوتمە کومەکتەبی شەهیدان لەو هەوڵەیان کە هەموو ڕێکخراوەکان کۆبکەینەوە پانێلی تایبەت ڕێخستنی دیبیتی تایبەت بە دانە بەدانە فەخەرەکانی یاساکان هەمووی هەر لە تعریفی شەهیدەوە بیگرا هەتا ئاخری بۆ نمونە تعریفی شەهید بەو شێوەیە کاڵێ ئەو کەسەیە کە لە سەنگەرا شەهید دەبێ ئەی باشە ئەو کەسێک کە لە سەنگەرا برینارە بێ و دواتر بەهۆی برینەکەیەوە شەهید دەبێت چۆن واتە تعریفەکەش هەموارکردنەوەی پێویستە بەشێکی زۆری ئەو یاسایانە پێویستی بە هەموارکردنەوەیە کە ئێمە مەلەفاتی بۆ حازرەکەین بە دیبیت لەگەڵ هەموو ئەو کەسانەی کە لەو بوارەیە ئیشەکەن لە بواری ئەنفالە ئیشەکەن یاسای تاقانەی ئەنفال یاسای زۆرێک لەو یاسایانە ئەبێ پێویستی بە هەموارکردنەوەیە ئەوەی کە من هەموو جارە جەختی لەسەرەکەمەوە تەنانەت موچەی شەهیدان شەهید هەیە هاوسەری نییە شەهید هەیە دوو هاوسەر سێ هاوسەری هەیە شەهید هەیە یەک مناڵی هەیە شەهید هەیە 8 مناڵی هەیە بەڵام هەمووی یەک نوع معاش وەرەگرێت یەک نوع موچە وەرەگرێت ئەمە دادپەروەریتیان و ئەو موچەی کە بۆیان دیاری کراوە 570,000 ئەمە لەگەڵ ئێستای بازارە لە یەک ئاستانیە تۆ بێ هاوتایکیتەوە لەگەڵ بازارە ساڵانە لەگەڵ گرانبوونی بازارە ئەبێ ئەو موچەیە زیاد بکرێ ئەمانە هەمووی تەنها بە یەکێتی ناکرێ بەڵام بێگومان لەگەڵ فراکسیۆنەکانی ترە لە ڕێگەی پەرلەمانەوە هەوڵی جدی بۆ هەموارکردنەوەی ئەوانایی زۆر باشە ئەمە تۆزی چشتوینە ناو سیاستەوە بەڵام سیاست نییە ئەمە خەمخۆریەوە نیە بەشێکە لە دڵسۆزی بێگومان بەشێکە لە بیرکردنەوەی ڕۆژانەی من کە چۆن بتوانم ئەمانە بگەێنمە ئەنجام وردەوردەی مەشە چینە کۆتایی ئەچیتە خانەقین جارجار ئەڕۆم بەڵام بە حکمی ئیشەکەم و بە حکمی بەرپرسیارەتیم کە دایکم و ئاگام لە 2 مناڵ بێت هەرچەنە ئەوە زۆر مناڵ نین ئێستا ماشەڵەیەکیان 19 ساڵەوەی تریان 18 ساڵە کەمتر ئەچمەوە بۆ ئەوێ بەڵام بێگومان سەردانی لە خانەقین حەز بە چی ئەەکەی زیار مەسەرەن
حەز بە گەرماکەی ناکەم زۆر گەرمە زۆر گەرمە یەکێک تازە مقابلەی کردووە بەخوا هەستەکەم دەرگایکی جەن زۆر گەرمە هەر جارێک بڕۆیتە خانەقین بەداخەوە ئەبێ بیڵم کەوە تووشی مەیوسیەکی زۆر ئەبی ئەو هەموو خەبات و بەرخۆدان و بەخشینە و کە خانەقین لەو ئاستی ئێستا ئەیبینی جێگەی نیگەرانیەکی گوێ لە گۆرانیەکانی ئەو منتیقەیەگری زۆرتر گوێ لە گۆرانی فارسیەگرم کە هەر نزیکە لە هەر نزیکە لەوە لەهجەی لۆڕیەوە زۆر باشە شتێک ماوە بیڵێ یان جەژنانی خۆ دووبارەکەیتەوە و هیوای جەژنێکی خۆشتان بۆ خوازم هیوای سەرکەوتن بۆ جەنابەت لە پەرلەمان بەشکم بەشێکی ئەو یاسایانی کە باسم کرد جەنابەت لەوێ هاوکارمان بی هەمواریکەینەوە سپاس بۆ بەڕێز بڵێسە جەبار فەرمان کەسایەتی سیاسی سپاس بۆ بەڕێستان سپاس کە دەرگای ماڵەکەت کرد و دوبارە جەژنیشت پیرۆز بێ بە هیوای ئەوەین کە بەشێک لە لانیکەم لە هەندێک دەرگای ژیانی شخصی تۆمان دابێ بە پاراستنی خصوصیاتەکانی ترت سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم لەو دیدارە تایبەتەدا هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین ئەمانەتی خوای گەورە بن هەر لە جەژن و خۆشیا بن هەر لە ئارامیا بن هەر لە ئاسایشا بن خواتان لەگەڵ